دووهەمین ڕوتبەی حوب لە دڵە خۆشەویستی لە دڵە خۆشەویستی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. محبەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ئاستێکی زۆر بەرزایە. ئەبێ ئەو قودوە و ئەو ڕابەرەی تۆ لە دڵتا زۆر شیرین بێ، بۆیەش تۆ لە نان خواردنێکە دەسەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەتە پێشچاو چۆن نانەکەی خوارد و ئاوانان بخۆی، جل لەبەر ئەکەی ئەوە دیێتە پێشچاو کە چۆن مامەڵە ئەکەیت و چۆن جلەکەت لەبەر ئەکەی. خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم بۆیە زۆرێک لە ئاەتەکانی پیرۆزە باسی ئیطاعی خۆ و پێغەمبەر ئەکرێ، چونکە ئیطاعە بەشێکە ثەمەرەیەکە لە ثەمەرەی حوب. ئەگەر تۆ ئەوت خۆشنەوێ قەت سیواکێ بەکار نایەنی، قەت لە نوێژێکا سەفێکی جوان نابەسی، هەمووی بە مەحەبەتی ئەوە. زۆر شت هەیە لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئێمە سنەتەکە جێبەجێ ئەکەین ئەجرێ وەرەگرین، لە پەناشیان مەحەبەتەکە ئەجرێکی تری لەسەر وەرەگرین، وی لە قیامەتە ئەعمالی قولوب هەمووی ئەجری لەسەر وەرەگرین. چۆن ڕقلێبوون لە دڵە حساباتی بۆ کرێ، خۆشەویستیش حساباتی بۆ کرێ. چۆن حەسەد خراپە دڵپاکیش باشە، لەسەر ئەویان زەرر ئەکەیت و گوناهبارە بی، لەسەر ئەمەیان ئەجر وەرەگری، پاداش وەرەگری، بەرزە بیتەوە.